میلیشیاکانی عێراق یاری بە ئاگر دەکەن و نەتەنیاهۆش بە نامەیەکی واتساپ بەرپرسانی عێراقی شڵەژاندووە. لەلایەکی دیکەوە ئێران دەیەوێت ئاگرەکە بخاتە ناوماڵی عێراقەوە. لە سەروبەندی هاتووهاواری بەرپرسانی عێراق و پەنابرزنیان بۆ نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی یاساییش تا خۆیان لە هێرش و هەڕەشەی ئیسرائیل بپارێزن، گروپە میلیشیاکانی عێراق یاری بە ئاگر دەکەن. لە بەیاننامەیەکدا گروپە میلیشیاکانی عێراق ڕایانگەیاند کە بە موشک هێرشیان کردوتە سەر ئیسرائیل. هێرشەکە لە کاتێکدایە کە ئیسرائیل هەڕەشەی لە بەرپرسانی عێراق کردووە کە هێرش دەکاتە سەر وڵاتەکە. هەرزوو بەرپرسانی عێراق هاواریان لێ هەستا و لە زاری وەزیری دەرەوەی عێراقەوە ڕایانگەیاند کە ئیسرائیل هەڕەشەی توندیان کردووە کە هێرش دەکەنە سەریان. فواد حوسێن لە دیداری مێپسی دەهۆ کاشکرای کرد نەتانیاهۆ نامەیەکی هەڕەشەمێزی بۆ ناردوون، وتیشی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتیان ئاگادار کردوێتەوە لە هەڕەشەکانی ئیسرائیل. بەپێی قسەی سەرچاوەی کێمنی بۆ یەکێک لە ماڵپەڕە عێراقیەکان، نەتانیاهۆ لە ڕێگەی واتسئاپەوە نامەیەکی هەڕەشەی بۆ چەند بەرپرسێکی عێراق ناردووە، وتیشی نامەکە لە ڕێگەی یەکێک لە باڵیۆزەکانی وڵاتەکەی لە وڵاتێکی عەرەبیەوە نێردراوە بۆ بەرپرسانی عێراق. ئەم هێرشەی گروپە چەکدارەکانی عێراقیش وەک یاریکردنە بە کلکی شێر، چونکە لە ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر عێراق ئابووری وڵاتەکەش دادەتەپێت. هەرچی ئێرانیشە وا دەردەکەوێت کە دنەی گروپە چەکدارەکانی عێراق بدات. ئەو وڵاتە دەیەوێت ئاگری شەڕەکە دوور بخاتەوە لە خۆی و لە بەرژەوەندی خۆشیەتی دۆخی عێراق زیاتر شڵەژاوتر بێت، چونکە ئەمان جێرانەوەیە شەڕەکە ڕاستەوخۆ نەچێتە ناو خاکی خۆی.